دووبارە سڵاوتان لەبێ ئەچین لای تۆرێکی تریم ئێواری کورسات مەگەزین و باس لە مۆنۆدرامای نوکتەکانەکەین کە لە شاری کەرکووکی خۆشەویست نمایشکرا. گفتوگۆکەم لەگەڵ زۆر بەڕێز مەریوان زەنگەنە شانۆکار کە ئێستا لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە و زانیاریمانەیە تێر لەسەر مۆنۆدرامای نوکتەکان. کاک مەریوان سڵاوت لەبێ، ئێوارەت باش بێ. سڵاو لێوە، سڵاو لە بینەران ئێوارەی هەموو لایەک باش. سپاس بۆ بەڕێزێ. ئەمە کەمێک زانیاریمان لەسەر مۆنۆدرامای نوکتەکان بێتێ بزانم تێکستی کێیە و با بڵێم چۆن نمایشکرا. فەرموو. ئەم شانۆگەریە لە نووسەری گەورەی عێراقی عەلی عەبدولنەبی زەیدیە، هەڵبەت مۆنۆدرامەیە تاکە ئەکتەرە و من کاری دەرهێنان و نواندنم بۆ کردووە و مامۆستا سیروان عومەر کاری مۆزیکی بۆ کردووە، کاک هەوراز فوادیش کاری گرافیکەکەی بۆ کردووە، مۆشن گرافیکەکە، و هەروەها مامۆستا نەژاد نەجمیش هەڵبەت بەڕێوەبەری بەرهەم بوو، مامۆستا تارق ناسحیش بەڕێوەبەری شانۆ بووە. و ئەو کوڕانەشی کە لەگەڵ ماوە حەزەکەم لێرەوە ناوێن بێنم لەبەرەوەی هەمومان دوو بوون لەگەڵم بۆ ماوە زۆرە، کاردۆ کامەران و هونەر جەوهەر و هەروەها یەحیا ئالان. باشە. کاک مەریوان، ئاسانتر بوو بۆ خۆت کە هەم دەرهێنەر بیت و هەم ئەکتەریش بیت و تا تەواوی هێماکان و بابەتەکان لە خۆتەوە وەرگریت، ئەوە ئاسانتر بوو بۆ تۆ یان ئەگەڵ بڵێم دەرهێنەرێکی تر جگەل لە خۆت کەسێکی تر دەرهێنەر بووایە، بابەتەکە چۆنە بوو؟ هەستێکی چۆنە بوو بۆ تۆ؟ جیاوازە بوو؟ من هەڵبەت کاری دەرهێنان و کاری نواندنی شەکەم، بەڵام قورسە تۆ دەرهێنەر بی هەر خۆشت لە هەمان کاتە ئەکتەر بی و نواندن بکەی، لەبەرەوەی هونەر ڕۆیا و بۆ چوون و دیدا و بینینە و لە ڕێ ئەو بینینەوە تۆ توێژینەوە دروستەکەی و تێگەیشتن دروستەکەی و ئیشە وردەکاریەکانەکەی لە ڕێ ئەو بینینەوە. ڕەنگە بینینی جوڵە و جۆگرتن لە دەنگ، ئەمانە هەمووی تیمپۆی خۆی هەیە و هەمووی بە حساباتی زۆر وردەکاری ئەکرێ، وەکو ماتماتیک ئەبێت تۆ کاری بۆ بکەی، زۆر قورسە خۆت دەرهێنان بۆ کارەکەی خۆت بکەی. بەڵام بەداخەوە من لەبەرەوەی ئەکتەرێکی وام نەدۆزیەوە بتوانە بە زمانی عەرەبی ئەو نمایشە بکە، ناچار بووم خۆم کاری نواندنەکەم بۆی کرد و هیوادارم توانی بێتم سەرکەوتوو بێتم لە کارەکەمە. بگومان شاری کەرکووکی خۆشەویست شاری پێکەوە ژیان و فرەزمان و فرەکلتورە و شارەکە هێماکەی بۆ جوانە کە چەندین زمانی جیاواز و چەندین کللتوری جیاوازی تیابینی. بەس پرسیارەکە لێرە ئەوەیە ئەکتەرێکی کورد و دەرهێنەرێکی کورد بۆچی بە زمانی عەرەبی شانۆیەک پێشکەشەکات؟ بەڵێ، هەڵبەتەوە پرسیارم چەند جارە لێ کراوە، مافی خۆشتانانی هەموو کە بزانێ بۆ مەریوان زەنگنە ئەم جارە بە عەرەبی کاری کرد. من هەڵبەتەمە یەکەم جارم نییە کە سەرەتا من لە پەیمانگەش خوێندومە، ئەو کات هەر بە عەرەبی بووە نواندن، لەبەرەوەی زمانی کوردی نەبوو لە مووسڵ و دواتر لە کەرکووکیش قەدەغە بوو. بەڵام ڕەنگە چەند هۆکارە هەبێ وای کرد بێ دوای ئەوەی منم شانۆگەریەم 2 ساڵ لەمەوە بەر بە کوردی نمایش کرد لە کەرکووک، بۆ 2 نمایشم کرد، لە سێمای 3 نمایشم کرد و لە شاری دەربەنی خانش نمایشم کرد، تر دوایەوە وەستانێک هەبوو لە نێوانیانە. من هاتم ئەم جاریان بە زمانی عەرەبی کردم لەبەرەوەی ڕەنگە کۆمەڵێ هۆکاری تایبەتی خۆم هەبێ و کۆمەڵێ هۆکاری گشتیش هەبێ. لەو هۆکارە گشتیانە کە تایبەت بە خۆشمە، تەڵام بۆ خۆشم زۆر گرنگە وەکو کەسێکی کورد لە شاری کەرکووک کە ئەژێ، ئەوەیە ئەمە پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرا بوو بۆ هەموو ئەو عەرەب نشینانی لە شاری کەرکووکن و لە شارەکانی ترن و لە هەر کوێیەکەن، بڵێم ئەوە ئێمەین نەتەوەی کورد و میلەتی کوردین، ئێمەین کە بەردەوام حەزمان لە پێکەوە ژیانە، بەردەوام حەزمان لە تەبای و برایەتیە و حەزەکەین پێکەوە لەم شارەیە بژین، لە هەر شوێنە بێ چی ئەم دنیاە بێ لەگەڵ خەڵکانی ترا بژین و
ئەو ئێمە نین بە شێوەیەکی شۆڤینیانە بیرکەینەوە تەنهانەتەوەکی خۆمانمان پێ باش بێت و ئەوانی تر ڕەفزکەینەوە. هەڵبەت ئەم شانۆگەریم لە ڕۆژی شانۆی عەرەبی من پێشکەش کردووە کە دوێنێ بوو، یەکەم ڕۆژی نمایش بوو بەداخەوە لە کەرکووک. ئێستا بەدەگمەن نمایشی عەرەبیە بینین. من حەزم کرد پێیان بڵێم کە ئەبێ ئێوەش ئەگەر لەم شارەیە ئەژین بەشێ لە ڕۆشنبیری ئەم شارە بگرنە ئەستۆ، لەبەرەوەی تەنها ئێمە نمایشی کوردیە بینین، مۆزیکی کوردیە بینین و شێوەکاری کوردە بینین کار بکاوە، سینەماکاری کوردە بینین لەم شارەیە کار بکات. دەستەکانت خۆش بێ و ماندوو نەبێت. دواتر خاڵێکی تریش بەڵێ کاک مەریوان فەرموو. ئەفو خاڵێکی تریش هەیە بەڕاستی. من ئەو نمایشە ئەو خەڵکی کە بینیوێتی و یاخود کورتە ڤیدیۆکانی بینیوە لە وڵاتانی تر لە وڵاتە عەرەبیەکان بەڕاستی پەیوەندیان کردووە و ئێستا خۆشبەختانە ئەم نمایشە بانگێشکراوە لە دەرەوەی هەرێم و لە دەرەوەی عێراقیش هەڵبەت بۆ ئەوەی نمایشی کەم من پێم باش بوو بە زمانی عەرەبی بە زمانی خۆیان ئەم نمایشیان بۆ بەرم بۆی زیاتر ئاشنا بن بە هونەر و بە هونەرمەندی کورد و ئاستی هونەری لە کوردستان چۆنە و چۆن ئەگوزارێت. دەستەکان خۆش بێ کاک مەریوان. بێگومان پرسیاری ترم زۆر ماوە، بەڵام ئێستا ڤیدیۆیەک ئامادەیە پەیامی بەشێک لە شانۆکارانی شاری کەرکووکن لێدوانیان هەیە لەسەر کارەکەی بەڕێستان پێکەوە بینەرە بین و ئەگەڕێنەوە. فەرموون. أعرف أن البيت بيتك أيضا، وأن البيت قد أعلن فيه حالة الطوارئ، وعليك تقر واحد ما خفيف. كان كل ما يحكي مختلفين ورجال في القاعة يرى الكثير من المقاعد هكذا تفرغ. هل تعرفون لماذا؟ ئەم جۆر ئیشانە زۆر باشە بەردەوام بێت لە شارەکەمانایە، چونکە لە شاری کەرکووک بەگشتی هونەر زۆر لە دوها کەوتووە و هۆکاری ئەوەشەکە هۆڵ نەبوونی هۆڵ و نەبوونی کارستەی باش کە بتوانین نمایشەکانمان ئەنجام دەین. هیوادارم ئەم جۆر نمایشانە بەردەوام بن. حسنا حسنا، سؤال ماذا لبست عندما خرجت؟ أنا لابد من خوض غمار هذه الحرب. لێرەوە دەستخۆشی دەکەن، هیوادارین هەموو کاتێ ئاوا کاری وا جوان بەردەوام بێت لە ناو شارەکەمان. هیوادارم لە هەموو شانۆکاران کەوا کاری وا جوان بکەن. لێرەوە چاوی مامۆستا مەریوان ماچەکەم بۆ ئەو کارە جوانی کەوا کردی دڵی هەمووانی خۆش کرد. اسمع يا زوجتي، أنا أكره ويقابل القاتل واحد روح وقليل من الأموال. یەکێک لەو بابەتانەی کە زۆر قورس و ئەرکی زۆرە بابەتی بڵێن شانۆی مۆنۆدرامایە، لەگەڵەوەی کە مامۆستا مەریوان کاری دەرهێنانەکەیشی خۆیەتی و دواتریش بە زمانی عەرەبی، ئەمە هەمووی قورسایەکێتە سەر ئەکتەر. بۆیە بۆ هیوایم ئەم نمایشە ئەوەی کە ئامادەکاری بۆ کرێ و من ئاگام لێیە ئەم نمایشە بۆ چەلمانیشی کە ئاچێتە دەرەوەی وڵات. من يطرق الباب هذه المرة، أنت أم أنت؟ کاک مەریوان ئەمێ پرسیاری ئەوە بکەم کە بزانم پەیامی کارەکە بەگشتی چی بوو بۆ بینەرانی مۆنۆدرامەکە. بەڵێ هەڵبەت ئەو نووسەرێکێکە لە نووسەرە هەرە گەورەکان و جیهانێکی تایبەتی هەیە بۆ خۆی لە نووسینەوە، لە بواری تابۆیە ئەنووسێ ئەو شتە قەدەغەکراوانی ناو کۆمەڵگە کە هەموو نووسەرە ناتوانێت دەستی بۆ بەرێ. من یەکێکم لەوانەی تا ئێستا توانیمە دوو کتێبی بۆ تەرجەمە بکەم بۆ زمانی کوردی، دەقەکانی هەڵبەت 4 دەق بە 6 دەق و زۆر کاریگەرە شانۆگەرەکان و نمایشەکانی کە ئەکرێن بۆ ئەو لە هەموو وڵاتە عەرەبیەکان
من ئەم تێکستەم هەڵبژار لەبەرەوەی کۆمەڵێ ڕەنگە مواسەفاتی تێبێ من زۆرم بەدڵ بێ لە جگە لە بیرۆکەکانی کە زیاتر باس لە جەنگ و نەهامەتیەکانەکە کە ئەم کۆمەڵگەی ئێمە و کۆمەڵگەی عێراقی مەسەن بڵێن دووچاری بۆتەوە و ئەو نەهامەتیانەی کە بەردەوام دووبارە ئەبێتەوە ئەم جەنگە لە بنەهاتوانەی کە بەردەوامن وە کاریگەریەکانیان بەسەر کۆمەڵگە و بەسەر تاکە کە وای کردووە زیاتر تاک هەست بە نامۆیی بکە لەگەڵ تەنانەت نزیکترین کەسەکانی و هەست بەردەوام هەستی ترس و دڵە ڕاوچەی هەبێ لە هەموو ژیانیا لەگەڵ هەموو کەسەکانی دەوروبەریە و زۆر جار وای لێ بکە کە هەڵبێ لەم واقعەیە هەڵدا هەڵبێ لەم واقعەی کە تایە ئەژێ و ئەم جەنگانە بوونە بە تێکدانی شیرازەی خێزان و شیرازەی کۆمەڵگە و ئەمە هەڵبەت ئەم نمایشە باس لە تاچێکەکە کە بەردەوام ئەوێ هەڵبێ لە واقعەکەی خۆی بە جێڕانەوەی نوکتە و ئەو کەسابەتی کردووە ئەڵێ ئەمە پیشەکەمە بەڵام نوکتەکانی هەموو نەهامەتین هەموو مەساتن هەموو مەرگەساتن باس لەو ڕووداوە ناکە کە بەسەر کۆمەڵگەیە دێت لە ئاسەواری جەنگ و هەڵبەت دواتریش بۆی دەرەکەوێت کە زۆربەی ئەم شتانی کە بیری لە کردوێتەوە زۆربەشی واقعنین واهیمەیە ئەوەی کە بۆی ئەمێنێتەوە ڕاستیە ئەوە خێزانەکەیەتی کە لە ناو ماڵەکەیە و ئەو خێزانی ژنەکەی کە لە دەرگادا بەردەوام دواتر بۆی دەرەکەوێت کە ژنەکەی نییە لە دەرەوە هیچ شتێک نییە ئەوەی هەیە ژنەکەی خۆی لە ماڵەوەی هێشتا لە سەر جێگەکەی خۆی ماوەتەوە و ئەبێ ئێمە دەست بۆ بکەین کە پێش هەموو شتێ بگەڕێنەوە بۆ خێزانەکانی خۆمان و ژیانێکی ئاسوودە و ئاسایی لەگەڵیانە بژین. زۆر باشە. ئەمە بەگشتی ینی بیرۆکەی شانۆگەرەکەیە تاوان چەند بیرۆکەیەکی لاوەکی تریشی تایە نمایشەکە. باشە کاک مەریوان ئاماژەت بۆ کرد کە دوێنێ ڕۆژی شانۆی عەرەبی بووە و تۆش بۆیە کارەکەت بەو با بڵێم زمانە پێشکەش کردووە کە پەیامێک بێت بۆ خوشکوبرە عەرەبەکانی نێو شاری کەرکووکیش بەوانیش بڵێن کە ئێوەش وەرنە پێشەوە جارێکتر لە نێو شاری پێکەوە ژیان و شاری فرەکەلتورە بتوان ئێوەش کاری خۆتان بکەن. ئەی ئەو میوانانی یاخودە و کەسانەی کە هاتبوون بۆ سێری مۆنۆدراماکە و کورد بوون بەباشی لە پەیامی کارەکە گەیشتن ئەوانیش؟ بەڵێ ئەو شەیە دواتر تێنەگەیشتم بە تاواتی. کاک مەریوان پرسیارەکە من بۆ دووبارەکەمەوە ئاماژەم بۆ کرد بەڵێ؟ بەڵێ ببوورە. بەڵێ نە ئاساییە ئاماژەم بۆ کرد کە دوێنێ ڕۆژی شانۆی عەرەبی بووکو خۆت ئاماژەت پێکرد و توش هەر بۆ جارێکتر بانگێشکردنی خوشکوبرە عەرەبەکان و بەتایبەتی شانۆکاران بڵێ کە کەرکووک شاری فرەکەلتورە و ئێوەش دەتوانن جارێکتر بێنە پێشەوە و کار بکەن. بەس من پرسیارەکەم لێرە ئەوە بوو دوێنێ تۆ ئەم پەیامەت بۆ خوشکوبرە عەرەبەکان بە زمانی عەرەبی واتە مۆنۆدرامەکەت بە زمانی عەرەبی پێشکەش کرد ئەی خوشکوبرە کوردەکان و تورکمانەکان ئەوان چی بکەن ئەگەر بن بۆ سەیری مۆنۆدراماکە؟ تۆ هەموو کارێک کۆمەڵێ پەیام لە خۆیەگرێ ڕەنگە ئەمە پەیامی سەرەکی کارەکەم بوو بێ بۆ ئەوەی بۆ برا عەرەبەکان بەڵام پەیامی خۆشمی تێ من وەکو دەرهێنەرێک و وەکو هونەرمەندێ هیوادارم گەیشتی بێ بە بینەران ئەو پەیامانەی خۆشم من کارم لەسەر کردووە بەڵام ئەمەیەکە بوو لە پەیامە گرنگەکان لە نمایشەکەم کە ویستم بیکەم بیگەێنم هەڵبەت کۆمەڵێ بینەری کورد و عەرەب و تورکمان هاتبوون لە نمایشەکە ئامادەبوون و کۆمەڵێ بەرپرسی حکومی و حزبیش لە نمایشەکە ئامادەبوون یان یەکێ لەوانە بەڕێز زۆر بەڕێز کاک ڕەوەند بوو بەرپرسی مەڵبەندی دووی یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووک و کە ئەمڕۆ دواتریش ئەمڕۆ قەڵغانی ڕێزێنانی پێشکەشکردن من لێرە زۆر سوپاسێکم و هەروەها ئەنجومەنی پارێزگا ئامادەبوون لەوێ چەند کەسایەتیەکیان
دوو کەسایەتی بەڕێز قەڵغانێکی ڕێزێنانیان پێشکەش کردم هەر دوێنێ ئەوانیش کاک عەبدوڵڵا میروەیس و مامۆستا پەروین فاتح بوون من لێرە دەستخۆشییان لێکەم سوپاسیانەکەم زۆر گرنگە بەرپرسانی حکومی و حزبی بێنە ناو کارە هونەرەکان و نمایشەکانەوە و ناو چارەکیەکانەوە بۆی واقعەکەی واقع هونەرێکە بزانن چییە و لە چه ئاستێکە و چۆن کارەکرێ و کێشە و گرفتەکانمان چیە بۆی هاوکاریمانکەن بۆ چارەسەرکردنی. ئێمەش بە ناوی پرۆگرامی کورسات مەگەزین و پیرۆزبایت لە یەکین کاک مەریوان بۆ وەرگرتنی تەواوی ئەو خەڵاتانە وەکو دوا پرسیارم مێ پرسیار لە بەڕێز بکەم بزانم کە ئایا ئەم مۆنۆدرامایە تەنها لە شاری کەرکووک ئەمێنێتەوە واتە تەنها لە سنووری ئەو شارە ئەمێنێتەوە یاخود بەنیازیت کارەکە بەریتە دەرەوە بۆ لە شار و شارچکەکانی تر بێت لە دەروی هەرێمی کوردستان بێ نمایشی بکەیت. بە دڵنیاییەوە ئێستا من بانگەشنامەم هەیە لە کۆمەڵێ شوێنەوە بۆم کراوە لە ناو عێراق و لە دەروی عێراق بۆی بە زمانی عەرەبی نمایشی بکەم و هەروەها لە هەندێک شوێنی تریشەوە لە دەرەوەی کوردستانیش بۆی بە زمانی کوردی نمایشی بکەم و نمایش بەردەوامە بێ لە بەرەمە پرۆژەیەکە بەردەوامی پێ ئەدرێ ئەوە نییە جارێکی کوردوان نمایش بکرێت و ئێمە دەست بەرداری بین. زۆر باشە بە هیوای کاری جوانتر کاری باشتر و بە هیوای دانەبران زۆر سپاس بۆ بەڕێز مەریوان زەنگەنە شانۆکار کە لە شاری کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵمان. سپاس بۆ کەناڵە جوانەکەتان کە بەردەوام خەمخۆری هونەر و هونەرمەندانن. سپاس هەڵبەت بۆ ستۆدیۆکەی کەرکووکیشتان و بۆ ئەم ئۆفیسەی کەرکووک کە بەردەوام لە هەوڵ و تەقەلایە بۆ ئەوەی هەموو شانۆکاران و هونەرمەندان پێشکەش بکە بە هەموو جیهان. سپاس ئەرکی خۆمانەوە بێگومان کورسات ماڵی هەمووانیشە.